بابەتی یەکتەرەکەی پۆرنۆگرافی بەڕۆکی دۆناڵد ترامپ بەرنادات. تەنها دەڕۆژ پێش دەست بەکاربوونی وەکو سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە دادگای نیویۆرک دادگایی دەکرێت لەسەر ئەو دۆسیەی کە پارەی بە ئەکتەرێکی فیلمی پۆرنۆگرافی داوە. وا بڕیارە ڕۆژی 20 ئەم مانگە دۆناڵد ترامپ تەواوی دەسەڵاتەکان لە جۆ بایدن سەرۆکی ئێستای ئەمریکا وەرگرێت و خۆی وەکو 47مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەست بەکار بێت. کەچی پێش ئەو کاتە دەبێت لە بەردەمی دادگای نیویۆرک ئامادە بێت و بەرگری لە خۆی بکات و ئەستۆپاکی خۆی بسەلمێنێت کە هیچ دەستێکی لەگەڵ ئەکتەرێکی پۆرنۆگرافی تێکەڵ نەکردووە و ئەو زانیاریانەی ئەو باسی دەکات ڕاست نین. خوان مێرشان ئەو دادوەرەیە کە دادگایی دۆناڵد ترامپ دەکات و لەسەر بابەتەکە دەڵێت دەرچوونی ترامپ لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا هیچ لە بابەتەکە ناگۆڕێت. ئەو دەبێت دادگایی بکرێت و سزا بدرێت. ئەنجا سزاکە بنکردن و دەست بە سەرداکردن بێت یانیش پێبژاردننی مادی و سزای دیکە بێت. پێشتر لە دووەم داواکاری بۆ هەڵوەشاندنەوەی دۆسی سزادانی دۆناڵد ترامپ تیمی پارێزەرانی دۆناڵد ترامپ ڕخنەیان گرت و ئاماژەیان بەوە کرد ناکرێت دۆناڵد ترامپ بەم بابەتەوە مەشغوڵ بکرێت چونکە ئەمە لە ماوەی سەرۆکایەتیدا کاریگەری لەسەر توانای حکومڕانی ئەو دەبێت. بەڵام دادوەرەکە هاتە دەنگ و گوتی یاسا هەر یاسایە بەسەر هەموو کەسێکدا جێبەجێ دەکرێت و ئەوەی ئێوە داوای دەکەن تێکدانی سەروەری یاسایە بۆیە دادگایکردنی ترامپ بەردەوام دەبێت. لە نوێترین دەرکەوتنیدا کارۆلاین لێڤیچ وتەبێژی سەرۆکی ئەمریکا ڕخنەی توندی گرت و گوتی دادگایکردنی دۆناڵد ترامپ پێشێلیکردنی پارێزبەندی سەرۆکی ئەمریکایە بۆیە دەبێت ئەمە بوەستێنرێت. سەرەتا وا بڕیار بوو لە 26/11/2024 سزای دۆناڵد ترامپ لەم دۆسیەدا ڕابگەیەندرێت بەڵام بەهۆی سەرکەوتنی دۆناڵد ترامپ بەسەر کامالا هاریس دادوەر سزاکەی بۆ کاتێکی نادیار دواخست. بابەتی کێشەی ترامپ و ستۆرمی دانیێلزی خانما ئەکتەری پۆرنۆگرافی لە ساڵی 2016ەوە هەیە کاتێک هەردووکیان پەیوەندیکی نایاساییان هەبوو. ترامپ لە 30 ئایاری 2024 بە تۆمەتی ساختەکردنی تۆمارە بازرگانیەکان و پەردەپۆشکردنی ئەو بڕەپارەی کە با پارێزەرەکەی داوە $130,000 بەم ئەکتەری پۆرنۆگرافیە داوە تاوەکو ئاشکرای نەکات کەچی دواتر هەر ئاشکرا بوو.